سلااو بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان وەکو ئاگادارن و زۆربەی خۆشتان یەکێک لە هەڵسوڕاوان و بەشدارانی ئاخێزێکی جەماوەری و شۆڕژگەڕانە بوون بە ناوی شۆڕشی ژن ژیان ئازادی و ئەم ئاخێزەش دوای کوژانی ژینا ئامینی بەدەستی گەشتی جنایەتکاری ئێرشادی ئیسلامی سەری هەڵدا. لە جەریانی ئەم شۆڕشەدا ژمارەیەک زۆر لە ناڕازیان و بەشدارانی شۆڕش بەدەستی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی ئێران ڕاستەوخۆ تەقەیان لێکرا و بریندار بوون و گیانی ئازیزیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ژمارەیەکی بەرچاویان گیران و لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی ئەشکەنجەکران، حکمی زیندانیان بۆ بڕایەوە و یان لەژێر ئەشکەنجەدا گیانیان بەخت کرد. پێشگە لەم ئازیزانە ژمارەیەکیش لەلایەنی جۆراوجۆرەوەی جەستەییەوە بریندار و کەمەندان بوون و ڕوویان کردووەتە چاراوگە بۆ قسەکردن لەسەر ئەزمون بەسەرهات و لایەنە جۆراوجۆرەکانی بارودۆخی جەستەیی و دەرونی تێکۆشەرانی بەشدار لەو ئاخێزەدا کە ئێستا لە چاراوگە دەژین و ناوەرۆکی شۆڕشی ژینان بە تەمای لە بەرنامەکانی ئەم بەرنمەیەدا بە تایبەت بە ناوی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن چاوپێکەوتن لەگەڵە و ئازیزانم بکەین و لە چەند هەڵقێکدا جیاجیادا بڵاوی بکەینەوە. بەو هیوایە کە ناوەرۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێ لەگەڵمان بن. بۆ بەرنامەی ئەم هەفتەیەش داوام کردوە لە بەڕێز نەچیروان معروفی لە بریندارانی شۆڕشی ژینا لە شاری سەقز. کاک نەچیروانم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو بۆیەوە سڵاوم سڵاو بۆ بەرنامەکەشتان. زۆر سپاس بە خێراتن دەکەم کاک نەچیروان. پێم باشە ئەوەی کە خۆتان لە پێشەوەی کەم بەرنامە دەست پێ بکایمە قسەمان کرد کەوتان من لە ئەوەڵین کەسەکان بووم کە لە شۆڕشی ژینا لە شاری سەقز بریندار بووم. پێم باشە لە زمانی خۆتانەوە ئەوەی کە بەسەرتان هاتووە بۆ بینەرانمان باسی بکەن. بەڵێ لە خزمەتتانە من وەکو کەسێک وەک شاهیدێکی عەینی کە لەسەر قەبرستانی ئایسیۆ تاوەکو نێبەر فەرمانداری سەقز کولەن شاهدی تەواوی هێزە خراپەکانی جمهوری ئیسلامی بوو و بەدەستی جمهوری ئیسلامی و مامورانی یەکانی ویژە کەوتمە بەر گولەی وینچستر و 3 تەقەم لێکە و لە ڕۆژی 26/6/1401 من چاوێکم لە دەستدا و جەستەشم دەوری 130 ساچمەی لەزیم خوارد. نەچیرەوان لە ڕۆژهەڵات ئایا هیچ دەرمانێکی پێویست یامەوەی کە توانیتان ئەو ساچمانە لە جەستەتان بێنە دەرەوە؟ وەڵاهی واقعیەت من بۆ بیمارستان ڕۆشتم ئەوە بۆ چاو لە بیمارستانی نیکوکاری تەورێز لەوێ دەوری 13 ساعتێک لە وتاقی ئەمەڵا بووم و جەڕاحی چاو کراوە بۆم کە من چاوم کولەن تەقا بوو 3 ساچمەی فلزی لەناو چاومە بووە چاومی ڕەت کردو و بۆ ساچمەکانی تریش کە لەناو جەستەما بوون گەڕاینەوە بۆ دوایین ڕۆژی یعنی 27/6 کە من ئەمەڵ کرام بۆ 28م من تەرخیص کرام و 29/6/1401 من لە بیمارستانی شەفای سەقز بەستەری بووم بۆ دەسم کرد دەست و پلیشم کامەڵ فەلەج ببوو و دەست و پلم زۆر وەسیەتی و بارودۆخێکی ناشرین و ناخراپی و لەوێشا دەوری 30 ساچمایان لە دەسم دەرهێنا و شکور عەسەبەکانی دەستیشم سالمی بۆ گەڕاوە. کاک نەچیروان ئێستایەوە لە دەرەوەی وڵات دەژین، ئایا دەرمانی پێویستان بەکارهێناوە یامەوەی کە ناوەندە دەرمانیەکان هیچ هاوکاریەکیان کرۆ بۆەوەی کە چاوتان و جەستەتان دووبارە سلامەتی خۆی بەدەست بێنێ؟ بەڵێ من لەو لە هەفتەی پێشودا من لە ڕۆشتم بۆ بیمارستانێک لە فڕانکفۆرت لە ئاڵمان و ڕۆشتینە لای دکتۆرێک کە ئێرانی بوو و دکتۆرێکی زۆر باش بوو. ڕۆشتینە لای و متاسفانە جوابێکی منفی پێداینەوە کە چاوم بۆ هەتایە بیناییەکەی دەستداوە و بینایی چاوی من تازە ناگاتەوە فقط لە حەدی بینینی نورایە. بەداخەوە پێم ناخۆش بوو ڕاستی کە سەدان لاوی وەکوێەوە ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان چاویان بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی لە دەستاوە. کاک نەچیروان ئەگەر بینە سەرەوەی کە ئێوە لە شۆڕشی ژینادا لاوە ڕۆژەکاندا بەشدار بوون، خۆتان وەکو لاوێک کە بەشداری ئەم شۆڕشەتان کردووە، بەشداربوونی لاوانتان چۆن بینیوە لەو شۆڕشەدا؟ بەشداربوونی لاوان واقعیەتەوەی کە ئێمە لە سەرقەورانی ئایچی 6 کیلومتریماندا بۆ سەقز
کێلی قبری ژینای نەمریان دانا و لەژێری لە سەریان نووسیان ژینەیان تۆ نابێ ناوتە بێ بەڕەمز من لەوێەوە کە بووم و نەک هەر لاوان بەڵکو خەڵکەکە لە ژنان لە کچان لە پیاوان لە پیران لە هەموو کەسێک لەو شۆڕشە بەشداریان کرد و بەرەو تەرەفی فەرمانداری سەقز هاتن و خەڵکەکە زۆر جەمعیەتێکی زۆر بوون و هەتا عیدەیەک لە خەڵکەکە لەسەر قورانی ئەچی و بە پیادا گەڕانە بۆ ناو شار و کە گەشتنە بەر فەرمانداری سەقز خەڵکێکی زۆری لێ بوو و نیروی زەربەت و نیروی یەکانی ویژەیەکی زۆری لێ بوو و سپای پاسدارانیش بەسەر فەرمانداری و وێستا بوون بە ئەسلحەی کڵاش و وینچێستێر و گازی ئەشکاوەر و بۆمبی سەوتی و گولەی پیندباڵیش تفەنگی پیندباڵیشان پێ بوو و خەڵکەکە فقط بە شوعاری ژنجیان ئازادی و مەرگ بە دیکتاتۆر و ئەوانە ڕوبەڕۆی مامورەکان دەنگیان هەڵپێنا و یەکێک لە مامورەکانیش بۆ خەڵکەکە میکرۆفۆنێکی گرتبوو بەدەستیەوە دەیکرد کە ئێمان ناخۆشە بەڵام خەڵکەکە تازە زانی بوویان کە کارەکە کاری خۆیانە بۆ خەڵکەکە زیاتر هان دەدران و وای لێ هات کە لە حەدێکدا بوو کە یەک دەفعی تەقەکرا و گازی ئەشکاوەر بڵاو بوو یعنی ئەوڵ تەقەکان گازی ئەشکاوەر بوو و خەڵکەکەیان پەراکەندە کرد و خەڵکەکە دوورکەوتن و عەدەیەک لە کچان لە کوڕان لە پیاوان و حتا لە پیرەکان وەکۆی لە تەسویرەکانیشا دیارە مامورەکان کولەن چەند دەستێک وێسا بوون و خەڵکەکەش گاز ئەشکاوەرێکی زۆر چوو بۆ قڕ و چاویان و هەناسیان بە ناخۆشی بۆ کێشرا و ئێمەش بەرەو تەرەفی خیابانی جمهوری هەڵاتی بەرەو سەری ڕۆشتین و خێوانەکانمان بەست و مامورەکانی زۆرێکی زۆر لێویای ڕاوەستا بوون و دەیانویست کە ڕێگاکە باسکەن کە ڕێگاکەیان باس کرد دەستەیەکی زۆر ینی لەوانەیە بەڵام 20 نەفەرێکە بوون بە مۆتۆر سوار هەر یەک دوو تەرک بوون و 2 نەفەر بوون لەسەر ماتۆڕەکان و ڕیان دەکردە خەڵکەکە و تەقەی وینچێستەریانە کرد و منیش لەو بەرکەوتانەیە سەعاتی 2:30 تقریبا 2:45 دقیقەی بەیانی من یەکێک لە کوچەکاندا من مەوردی سابەتی 3 دقیقەی وینچێستەر کەوتم و سۆسی ساسمان. بەڵێ کاک نەچیروان لەو کاتەدا کە بریندار بوون ئایا خەڵک هاوکاریتانیان کرد؟ بەڵێ وەڵام من لەو کوچەی کە تەقەم لێکرا بوو کەسی لێ نەبوو من بە تاقی تەنیا بووم بەڵام بۆ خۆم هەستامەوە سەر پێ و هەر زۆرێک بۆ خۆم گیانە سەر خیابانێکی پشتەوە کە ڕۆبەڕۆکەشی کەلانتەری 11 شارەبانیە خانوویەکی تقریبان چەند تەبەقە بوو و ژن و پیاوێک دەستیان خۆش بێت من لە حاڵەتی بێهۆشیە کە خەریب بکەوم ئەوان دەستیان خۆش بێت من کۆمەکی منیان کرد و منیان ڕزگار کرد و لەوێشەوە زەنگ لێدرا بوو باوک و دایک و ئەوانم کە گەشتنە سەرمان. بەڵێ کاک نەچیروان دوایەوەی کە بریندارکران ئایا گوشارەکانی بۆ سەرتان زیادی کرد لەلایەن کۆماری ئیسلامی وتڵاعاتەوە؟ بەڵێ وەڵام من لە بیمارستانی نیکوکاری تەورێز هەرکە لەوێ بووم مامورەکانی ئیتلاعات هاتنە سەرم و حتا شەبکەی ستا و سیماش هاتە سەرم و بەڵام من بە هیچ شێوەیەک هاوکاری قسەکردن لەگەڵیانان نەمکرد و ئیجازەشم بۆ نەدا کە ئەوان دەیانویست بڵێم کە من بەدەستی نیروە کوردیەکان وام لێ هاتووە هێزان کوردیەکان وام لێ هاتووە بەڵام من بەسمان دەمکردنا من بەدەستی گاردی ویژە و یەکانی ویژە و نیروی ئیسلامی ئەو بەڵام بەسەر هاتوو و هاوکاریانم بە هیچ جۆرێک نەکرد و دوای ئازادکردنم لە بیمارستان من کە خەریب و داهاتین دەرێ دەستی باوکم گرتبوو هیچ شوێنێکم نەدەبینی لەوێدا ماموری ئیتلاعات هاتە سەرم و وەکتی بۆ چۆ باوکم کتی وەڵا دەڕۆینەوە بۆ ماڵی تەرخیص کراوینەوە بەرگەی تەرخیصمان پێیە بەڵام کتی نا ئیجازەتان نییە و حەقتان نییە کە ئێوە ئێرە تەرکەن جارێ بێسن دەوری 10 دقەیەکەمە مەحتەل بووین و زەنگیان لێدا بۆ باڵا دەستەکانی خۆیان و کوتیان ئەگام لێ بوو من بۆ خۆم حاجی نەشیبان معروفی میخواد بێرێ لەو حەدەدا بوویتر کە دەستوریاندا بوو کە من ئەوە بگیرێم شکر بۆ خوا من نەگیرام و لەوێدا ڕزگارم بوو لەوێ ئیجازەی دەرچوونیان پێدام و من ڕۆشتم بەڵام دوای ئەو
هەموو هەفتەیەک هەموو 2 هەفتە جارێک یا 1 مانگ جارێک من 100% لەلایەنی هێزە ئیتلاعاتیەکانی سوپای پاسدارانەوە من 100% بانگ دەکرام و لە وزارەتی ئیتلاعاتی سەرقزا بازجووی دەکرام. یانێ لەسەر گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێوە ئێستا لە دەرەوەی وڵات ژیانەکەن؟ بەڵێ وەڵام من کە هاتمە دەرەوە من 3 تەماسم بوو، بەڵام دایان کودوەرە دەبێ ئیمزا بکەیت کە من دوبارە ناچمەوە ناو ئەو شۆڕشەوە، بەڵام من نەمدەتوانی واقعی، چون من وەکۆی کە لە قسە قەبلیەکانیش ماوە چوومە، من دوای 5 مانگ دوای برینداربوونی چاوم دوای 5 مانگ بازم چوومەتەوە سەر شەقامەکان و دەوری 29 سانتیمێتریشم خواردەوە، ئیسەش لیباسەکانم هەیە کە هێشتا جێگای ساسمەکانی پێ بووێت. بەڵام لەو حاڵەتەدا منیان هەر بانگ دەکرد و هەتا هەر جارێکا ڕۆشتم بە دوربین نامەیان پێ ئیمزاکردم، زۆر کاریان پێکردم کە دەبێ من نەچمە سەخیابان و بەهیوای شتێک بوون کە لە منی پەیداکەن و لە ئاخرەکانیشەوە زەنگیان لێدا کە من بچم بۆ ئیتلاعات، بەڵام بۆ بوونەوە کە من نەچووم ئەوانیش هێزیان بەردەسەرم و وەکو تاوانبارکردنێک بڵێن ئەوە شتێک لە خۆیان شکەبات، شتێکیان بۆ من دۆزیەوە دەیانویست من بڕفێن، وەلی شکر بۆخوا من دەرناسم. بەڵێ کاک نەشیروان باست کردوەتە دوایەوەی کە دووبارە چاوم بریندار بووە دووبارە چوومە سەر شەقام، هەستان چی بوو دوایەوەی کاتانزانی دووبارە لەوانەیە بەرفی شەک کەفن، بەڵام چوونەوە سەر شەقام، بۆ ئەم ڕیسکەتان کرد؟ ئێمە من لە خۆمدا و لە هاوڕێیانمان لە تەواوی و کەسانی کە ئیناسم خۆشی ئازادیمان بینیوە، خۆشیەوەی کە بە زمانی خۆمان زۆر ڕاحەت قسە بکەین، زۆر ڕاحەت بتوانین حەقی بەیانمان ببێت، ئەوانەمان لە فکرا بوو و ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە ئازادی و بە سەرنەخۆنکردنی ئەو ڕژیمی فاشیستی ئیسلامیە و من بازم دوای ئەوانش من هەر بۆ خۆم بەتەنیا دەڕۆشمەوە سەر خیابان، وەلی متاسفانە مامورەکان زۆر بێڕەحمانە ڕۆبەڕووی خەڵکەکە تەقییان نەکرد و سەدان کەس شەهید و وەکو من برینداری چاوماندا. بەڵێ سپاس کاک نەشیروان، پەیامتان ڕوو بەو لاوانەی کە وەکو ئێوە ئێستا لە ئێران و بریندار بوون چییە؟ من بۆ تەواوی جوانەکانی هەمسن ساڵی خۆم ئەوەڵام تەنیا تەوسیە کە پیانەکەم من ناتوانم بەڵام نەچنە دەرەوە، ئەو شتا حەقی خۆیانە و ئەتوانن حەقی ئایندەی ئێمە و ئێمەمانان بسەلمێنن، بەڵام خواهشتان لێ یەکەم لەو تەلەڤیزیۆنیا کە چاو لە نەچیروانی معروفی ئەوڵین برینداری چاوی سەقزەکەن کە دەچنە دەرێ حتمەن بە تەجهیزاتێک حەدی ئەقل عینێکێک بکەنە چاوتان وها حەدی ئەقل چاوتان بریندار نەبێ. بەڵێ کاک نەشیروان سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. مەمنونم، سپاستان دەکەم. زۆر سپاس.